وعلى الميت هر مردوی رازی به خلق بسری و بگریه و واویلا بسری و بکا عذاب اتشجل ناگورکه او فرمایشته که هاتووە ئەفەرمێ کە عذابی مردوو ئەدرێ بەهۆی گریانی خزمەکانیەوە بەسەریەوە مەبەست ئەوە نیە ئەوان گریانەوە عذاب ئەدرێت چکەوە کاری ئەو نییە بەڵام ئەگەر خۆی ڕازی بوو بێ لە ژیانە کە خەڵک بەسەریەوە بگریە و واوەیلا بۆ بکە ئەوانە هاوار و نرکەوناڵە و نوح و طبعا خودی گریان خۆی دروستە عزیزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک ئیبراهیمی کوڕی وەفاتی کرد ئەفەرمێ فرمێسک بە چاوەکانی هاتە خوارەوە هاوڵان فەرمویان تۆش ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی بەڵێ دڵ پڕ ئەبێ لە غەم چاویش پڕ ئەبێ لە گریان بەڵام قەت ناشکری خوا ناکەین هەمووی بە فەرمانی خوایە جل جلاله بۆیە ئینسانی ئیماندار ئەگرێ بەسەر مردووەکەیە دڵی ناڕەحەتە بێ ئەشگری بەڵام قەت کەلیمەیە نایە بە زمانێک کە خوا لە خۆی بڕنجێنێ نەوح و هاوار بەسەر مردووەکانە ئەبێتە مای ئەوەی کە ئەم مردووە ئەگەر پێ ڕازی ببێ عەذاب بدرێت لە ناو گۆڕەکەیە غەیبەتکردن عەزیزانم زۆر خەتەرێکی گەورەیە بۆ عەذابی قەبر لە زۆرێک لە ڕیوایەتەکانە باسی غەیبەت کراوە کە ئینسان عەذاب ئەدرێ بەهۆیەوە لە ناو گۆڕەکەیە عەذاب بۆ کەسی غەیبەتکار طبعا غەیبەت مشکلەیەکی زۆر گەورەیە بەسەر ئەمە ئومەتەوە ڕەحمەتی خوا لە محەممەد غەزالی بێ ئەفەرمێ سەیری عیبەکانی سەحوەی ئیسلامی کرد لە جیهانی ئیسلامیە هەنێ عیب هەیە لە هەمومانە هەیە ئێستا بڕۆ لە میسر بچۆرە سووریا بچۆرە یەمەن بچۆرە ئەردەن بچۆرە تونس جەزائیر وەرەوە عێراق کوردستان خەڵکی موسڵمان هەمووی عیبێکیانەیە غەیبەتی یەکترەکەن کورە وازیان لەو کافرە زەبەلاحە پیسەی جیهان هێناوە کە ئەو هەموو خراپەکاریە بڵاوەکاتەوە هەموو بەربووینەتە یەکتر غەیبەتەکەن غەیبەت عولەما ئەفەرموون گوناهی کەبیرەیە غەیبەت حەقی خوا نییە حەقی عەبدەکانە بەسەر یەکترەوە بەشی حەقی خوا بەهۆی عەذابی گۆڕەوە لە کۆڵت ئەکەوێ بەس بەخوا حەقی عەبدەکان ئەم کردەوە ساڵحانەت ئەبە بۆی ئینسانی موسڵمان زۆر ئەبێ ئاگای لە زمانی بێ لە غەیبەتە ئەسبابەکانی تر زۆر زۆرن کە لە فەرمایشتەکانە هاتووە تەنها هەروەکو ئیشارەت ئەمانە باس کرد یەکێک لەوانە غولولە کەسێک شتی عامە بدزێ ئەوە کاتە غولول کڕکڕەیەکێک بوو لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە یەکێ لە غەزوەکانە شەهید بوو شەهیدەکانیان وتیان فلان شەهید وفلان شەهید وفلان شەهید فلان کەس شەهید بوو فلان کەس شەهید بوو فلان کەس شەهید بوو وتیان وە کڕکڕەت و شەهید وەڵا کڕکڕە شەهید بوو فەرمووی کەلا خۆشەویستمان فەرمووی نا وەڵڵا ئەو شەهید نەبووە إني رأيته في النار من لنو آقرا بينهم في بردة غلها چونك عبائك شاد بودزيبي أفرمون علماء شون إني رأيته في النار شون لنو آقرا بينهم چونك أو كسك الروحي درسو بتاوتي شهيد لو لحظة يتر حسابات وكتابات دس بيك أفرمي بينهم لنو آقرا لبر أوي عبائك دزيبو كبرزيان كدو سيري كان عبائك لنو جلكان يأتي لغنيمة مسلمانا لا يداو أموال عامة قناها كي زور خطر لسر إنسان أموال خاصة ممكنة كسك عفوتك لأموال عامة أبي همو أمة كوبة وعفوتك ويجاري وها إنسان قلمك دائري وكارك شخصي خوي بكار يعني أموالك عامة بخوي بكار هنا هرشتك عامة زور خطر أبي إنسان مسلمان زور بارزقاري بك